راستيا عن الديمقراطية في كردستان. نعم لراستيا حكمي ديكتاتوري ناوچەکان ئەبێەوەی فێر کردبین حکمی تاکە کەسی ئەبێتە هۆی پەرتبوون ئەبێتە هۆی وێرانبوون ئەبێتە هۆی هێنانەکایی ململانێ و ناسەقامگیری سیاسی و لە کۆتاییشە هەر شکستە هێنێ ڕژێمە دیکتاتۆریەکانی ناوچەکە هەمویان شکستیان هێناوە نامانەوێت کەس لە هەرێمی کوردستان لە دەرەوەی لوعبەی سیاسی بێت بەڵام سیاسی لە هەرێمی کوردستان ئەبێ بەرمەبنای دیموکراسی و بەرمەبنای دامەزراوە شەرعیەکانی بێ پەرلەمانی کوردستان شەرعیەتی لە خەڵکی کوردستان وەرگرتووە بۆیە هەموو کێشە و ململانیەکان لە چوارچێوەی پەرلەمانی کوردستانە یەکلا بکرێتەوە لە کۆتایی ئاڵێم بەڕاستی حکومداری لە سەردەمی ئێستامانە زۆر ئاڵۆزە و پێویستی بە معریفە هەیە پێویستی بە زانست هەیە بەڕاستی حکومڕانی بە کەسانی نەخوێنەوار ناکرێت چاکسازیش بە کەسانی نەخوێنەوار ناکرێت هیچ تایبەتمەندیەک نەبێت لە هیچ بوارێکە و ئیدعایەوە بکەی کە حکمڕانیەکی باش ئەهێنی تەکایەوە و پێویستە کات کێشەکان بە زووترین کات چارەسەر بکرێن چونکە قوڵبوونەوەی کێشەکان و بەردەوامی کێشەکان ئەبێتە هۆی ئەوەی کە چارەسەرەکانیش لە داهاتوە سەختترە بن. زۆر سپاس. شكرا جزيلا. انتقل إلى السيد حسين الشهرستاني.